سلاوی خی گەورەتان لەبێ من منسوور بباسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیددیۆیشتردا لەگەڵتانین بۆ ئەوەی پێداچنەوەی تەواو بە یەکێک لە مۆبایلە نوێیەکانی کۆمپانیای پۆکۆ بکەین بە خۆشحاڵیەوە کۆمپانیای پۆکۆ مۆبایلی بۆ ئێمە نردووە و لەلایەن شاومی عراقەوە بۆ ئێمە نردراوە بۆ ئەوەی پێداچنەوەی تەواو بۆ ئەو مۆبایلە بکەین ئەم مۆبایلش پۆکۆ X5ەکە بە ڕایالەی 5G بۆ بازاڕەکانی عراق و هەرێمی کوردستان بە فەرمی بەردەست خراوە لەم ڤیددیۆیەدا باسی تایبەتمەندەکانی ئەم مۆبایلە و هەروەها دیزاینەکەی و هەروەها کامێرە و هەڵسەنگانی پاتریەکەتان بۆ دەکەین و پێش ئەوەی بچینە نێو ڤیددیۆکەش تکایە لایک و سەبسکرایبی چەناڵەکەمانتان بیر نەچێت و هەروەها ئەو ڤیددیۆ شێر بکەن بۆ ئەوەی زۆرترین کەس سوودی لێ ببینێت دەگەڕێنەوە لاتان. دووبارە سلاوی خی گەورەتان لەبێت پێش ئەوەی بچینە نێو باسکردنی تایبەتمەندەکانی مۆبایلەکە با بەیەکەوە لە کارتون دەرهێنانی مۆبایلەکە بە خێرایی باس بێن ئەگەر لە بەشی پێشەوە سێرنجی پاکەتی مۆبایلەکە بدەین دەبینین لە بەشی پێشەوەدا بە گەورەی نووسراوە پۆکۆ X5 و هەروەها ئاگدار ستیکەری زەمان بن کە ئەم مۆبایلە بە زمانی فەرمی هەردوو کۆمپانیای ئایتیلۆ BBCI دەتوانن بکڕن بۆ بازاڕەکانی عراق و هەرێمی کوردستان. ئەگەر ئێستا مۆبایلەکەمان دەربێنین لە نێو کارتۆنەکە لە بەشی سەرەوەماندا پاکەتێکی زەرد هەیە کە لە نێو پاکەتەکەدا ڕێبەری بەکارهێنانمان هەیە و هەروەها کەڤەرێکی پارێزەری سیلیکۆنمان هەیە کە پارێزگاری لە مۆبایلەکەمان دەکات و لە بەشی سەرۆژدا مۆبایلەکەمان هەیە کە لە نێو زەرفێکدایە و هەندێک لە تایبەتمەندی سەرچەکان لەسەر زەرفەکە نووسراوە و ئەمەش لەو لایەدا دەنین و لە بەشی ژێرەوەشماندا بارگاویکەرەوەیەکی 33 واتمان هەیە کە دوای دێنە سەر تایبەتمەندەکانیان بارگاویکەرەوەش و کێبڵێکی تایپ A بۆ USB-C مان هەیە کە بە هەمان شێوە بۆ بارگاویکردنەوەی مۆبایلەکە بەکاردێت. ئەگەر ئێستا سەرنجی دیزاینی مۆبایلەکە بدەین مۆبایلەکە کێشێکی زۆر سوچی هەیە کە ئەستودیەکەی 7.99 میلیمە و هەروەها 189 گرامە و لە بەشی پشتۆشدا بە لاکێشەیەکی گەورە نووسراوە پۆکۆ و لاکێشەیەکی بچووکتر هەیە کە سێدانە کامێرا و فلاش لە خۆ دەگرێت و کامێرای سەرچیەکەشمان 48 مگاپیکسلەکە دواتر دێنە سەر پاسکردنی تایبەتمەندەکانی کامێران. ئەگەر لە بەشی لای ڕاستدا سەرنجی مۆبایلەکە بدەین پەنجەمۆری مۆبایلەکەمان هەیە کە لەسەر دوگمەی پاوەڕ جێگیر کراوە و لەسەرەوەی دوگمەی پاوەڕ دوگمەی زیادکردن و کەمکردنی مۆبایلەکەمان هەیە. لە بەشی سەرەوەی مۆبایلەکەماندا بوونی مایکێکە و هەروەها بوونی IR-ەکە بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرە ئەلکترۆنیەکانی نێوماڵ بەکاردێت و ئەوەی جێگەی خۆشحاڵیە دەرچەی هێدفۆن جاک کە بە 3.5 میلیم ناسراوە هەیە کە بە کوردیەکەی خۆمان پێداڵێن AUX لە بەشی سەرەوەدا و لە بەشی چەپی مۆبایلەکەماندا تەنها دەرچەی سیم کارتمان هەیە و لە بەشی ژێرەوەشدا بوونی مایکێکە و هەروەها دەرچەی بارگاویکردنەوەیە لە شێوازی تایپسی و هەروەها بوونی سپیکەرێکە یاخود بڵندگۆیەکە و لە بەشی پێشەوەشدا هاوانی ڕوونمایە کە دەتوانین بڵین تەختە ڕوونماکەی و لە بەشی سەرەوەشدا کامێرە سەلفەکەی لە نێودا جێگیر کراوە. ئەوەی جێگەی خۆشحاڵی مۆبایلەکەمان پارێزگاری لە ئاو تۆز دەکات بە بڕوانامەی IP53 کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە بۆ مۆبایلەیەک لەو ئاستە کە ئەم تایبەتمەندەی تێدا بوونی هەبێت. ئێستا گەر بینە سەر باسکردنی ڕوونمای ئەم مۆبایلەکەمان خاوەندارێت لە ڕوونمایەک دەکات لە جۆری ئەمۆلید و قەبارەی 6.67 ئینچ و باڕۆنی فول HD+ و چڕی پێکسلی ڕوونماکەمان 395 ppi ئەوە توانای نوێبوونەوەی 120 هێرتزە و تێکرای وەڵامدانەوەی سەری پەنجەی ڕوونماکەمان 240 هێرتزە و ڕەشێنەی نێوچاڵی ڕوونما لە بەشی سەرەوەی ناوەڕاستی ڕوونماکە بوونی هەیە و تێکرای ڕۆشنایی ڕوونماکەمان لە کاتی بەکارهێنان لەبەر تیشی خۆر دەگاتە 1200 نیت و ڕوونماکەمان ڕووپۆش کراوە بە چینێ گۆڕەلاگلاسینەوەی سێم. هەرچی دەربارەت چارەسەرکەری ئەم مۆبایلە چارەسەرکەری مۆبایلەکەمان پێکاتەوە لە سنابدراگۆنی 695 بە ڕایالەی 5G کە 6 نانۆمەترەوەیەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدرینۆ 690 و هەروەها بە دوو جۆری ڕام بەردەست خراوە کە 6 گیگابایت و هەروەها 8 گیگابایتە کە جۆری ڕامەکەشی LPDDR4X و هەروەها بە هەردوو جۆری بیرگەی 128 گیگابایت و 256 گیگابایت بەردەست خراوە کە جۆری بیرگەکەشی UFS 2.2 و هەروەها ئەوەشمان لە بین نەچێت کە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە سیستەمێکی ساردکەرەوە دەکات کە لە نێو مۆبایلەکەدا جێگیر کراوە.
مۆبایلەکەمان لە بەشی پشتۆدا خاوەندارەتی لە سیانە کامێرە دەکات کە سەرچێکە 40 مێگاپیکسلە بە هەستەوەری ئایزۆسێل و هەروەها کامێرەی دووەممان بە ڕوونی 2 مێگاپیکسلە بۆ گرتنی تەنی ورد و کامێرەی سێمیشمان بە ڕوونی 8 مێگاپیکسلە بۆ گۆشەفراوان کە دەتوانێت بە پێوانەی 180 پلە وێنەی گۆشەفراوانی پێ بگرین. هەرچی دەربارەی گرتە ڤیدیۆ مۆبایلەکەمان دەتوانێت گرتە ڤیدیۆیی تۆمار بکات بە ڕوونی 1080p بە 30 فریم لە چرکەیەکدا. ئەگەر بینە سەرباسی کامێرا سێلفەکەی کامێرا سێلفەکەشمان بە ڕوونی 13 مێگاپیکسلە. هەروەها مۆبایلەکەمان خاوەندارێتی لە ڕووکاری بەکارهێنەرانی MIUI 13 دەکات کە تایبەتە بە پۆکۆ و هەروەها بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 12. لەگەڵ ئەوەی مۆبایلەکەمان کێشێکی سوچی هەیە و هەروەها لە بەرامبەردا قەبارەی پاتریەکەی گەورەیەکە قەبارەی پاتریەکەشمان 5000 ملی ئەمپێرە بە توانای بارگایی بوونەوەی 33 وات و مۆبایلەکە بە سێ ڕنگ بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەست خراوە بۆ فرۆشتن کە ڕەنگەکانیش ڕەنگی شین کە لە بەردەستی ئێمەدا و هەروەها ڕەنگی سەوز و ڕەنگی ڕەش و بۆ ڕامی 8 گیگابایت و بریگەی 256 گیگابایت نرخەکەی 235 دۆلاری ئەمریکیە و بیرتان نەچێت بریکاری فەرمی بەرهەمەکانی پۆکۆ بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆمپانیای ئایتی لۆبی و کۆمپانیای BCI. لێرەدا هاتینە کۆتایی ڤیدیۆکەمان. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بینیت کە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شێری ڤیدیۆکەمان بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێ بینێت و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگانامەی چەناڵەکەمان بێوە خۆشەویست بگات. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.